ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بێت بە بەشداری زیاتر لە هەفتا منداڵ گەورەترین و یەکەمین پێشبڕکێی یاری ڕۆبیکس کیوب کە یاریکی گیانیە بەڵام خۆشبەختانە ساڵانی پێشوو لەسەر ئاسی کوردستان یاریەکە بەڕێوەچوو لە هەرێمی کوردستان بەڵام بۆ ئەم ساڵ یاریەکە شارەکانی عێراقیشی کردوتەوە بەڵام لە شاری سلێمانی بەڕێوەچێت کە ئەم یاریە بێسترین مەتەڵی گیانە یاری مەتەڵی گیانە کە زیاتر لە 43 کوینتلون ڕێگەی چاکردنی هەیە کە تەنیا لە 105 بۆ 7 خەڵکی گیان دەتوانن چاکی بکەنەوە کە ئەوانش کەسانی بلیمەت و بەهرەدارن بۆ ئەوەی زانیاری زیاتر لە سەرمەبەست و ئامانجی ئەم کێبڕکێ وەرگرین بە خۆشحاڵیەوە مامۆستا شوێنێ بەهاتین کە بەڕێزیان بەڕێوبەری پەیمانگای ماڵی بلیمەت زانیاری زیاترمان پێ بەخشێت مامۆستا گیان بەخێراتی سوپاس بۆ ئامادەبوون زۆر سوپاس دەکەم هەر بە لەوە دەست پێ بکەم چۆن بوو بیرتان کردەوە بۆ ئەم ساڵیش بە جیاوازتر لە سەر ئاستی عێراق ئەم کێبڕکێ بەردەوامی هەبێت ئامانج و مەبەستان لێی چی بوو؟ بەخێر بن سەرچاو بە خۆشحاڵیەوە کە پارساڵ ئەنجاممانە لەسەر ئاستی کوردستان سەرکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بووینی لەلایەن خانەوادە و دایک و باوکەکان و هەروەها مامۆستا و خوێندکارەکان خۆشیانەوە دامان لێکرا کە ساڵانە ئەم پێشبڕکێ بەردەوام بێ و لە عێراقیشەوە هەر کۆنتاکتمان لەگەڵ یانە هەبوو لە شارەکانی بەخە و شارەکانی تری عێراقەوە بۆیە بە خۆشحاڵی پلانی ئەوەمادانە کە ئەم ساڵ پێشبڕکێکە بۆ یەکەمین جا لەسەر ئاستی عێراق ئەنجام بدەین کە بە خۆشحاڵیەوە ئەو پاڵاوانانی کە لێرە بەشدارن هەم مناڵی کوردیان تایە هەم مناڵی عەرەبیشیان تایە. ئەم یاریانە تا چەندە گرنگە بۆ منداڵان بەگشتی و بە تایبەتیش بۆ نەوەی ئێستا ڕاستەکەی تەرزەخان ئەم مناڵانی کە یاری ئەکەن لە بەروی تەمەنیان بچووکە وەکو چێژێک یاریەکە فێرە بن بەدەر لەوەی کە ئەزانن ئەم یاریە چەند سوود بە مێشکیان ئەگەێنێ چونکە ئەم یاری خۆی ڕەنگی جیاوازیتیایە و هەردوو دەستی بەکارێنێ لە هەمان کاتا تەرکیزی چاویشی بەکارێنێ ئەگەر دیقەتی ئەو مناڵانەی ئێرە بن کە ستارتەکەن و دەست ئەکەن بە چاکری ڕۆبیک هیچ ئاگایەکیان لە دەوروبەر نییە تەواوی تەرکیزیان لەسەر چاکردنی یاریەکەیە کەواتە هەردوو لای مێشکی مناڵەکە ئەجوڵێنێ خانەکانی مێشکی مناڵەکە زۆر بەهێزەکە و بەدێر لەوە توانای متمانە بەخۆبوون لای مناڵەکە دروستەکە چونکە لە 100 مناڵ 5 مناڵ ئەتوانێت بگاتە ڕێگە ڕاستەکە بتوانێت ڕۆبیکسکی وەکەی چاپکاتەوە. ئەم منداڵانی کە لێرن لە چ تەمەنێکەوە وەرەگیریە و هەر کەسێکیش کە بیوێ بەشدار بێت چۆن ئەتوانێت بەشدار بێت؟ بە خۆشحاڵیەوە لە تەمەنی 6 ساڵ تا تەمەنی 7 ساڵ لێرە مناڵ ئەتوانێت لێرە بەشدارە ئەوەشی کە ئەتوانێت ئێمە گوگل فۆرمێکمان دانا بوو ئەوانەی کە ئەتوانێت ڕۆبیکس کیوب چاپکەنەوە گوگل فۆرمەکەیان پڕ کردبووەوە و دوایی لەلایەن لیژنێکی پەیمانگای ماڵی بلیمەتەوە هەڵسەنگاندنی بۆکرا ئەوانەی کە لێرە بەشدارن لە کەمتر لە دقەیەک ئەتوان ڕۆبیکس کیوبەکەیان چاپکەنەوە. لە تەمەنی چەنەوە حەزت لە ئەم یاریە بوو؟ لە تەمەنی 9 ساڵیە حەزنەکە فێر بم یعنی زۆرم حەزەکە بچمە خولی یانەکان و زۆر سەرێ بیگەمە پێنجستانیە و دەستانیە و یانسانیە ئەمانە کێچی بۆخی فریان نەکەدە 35 سانیە و ئەمانە فێر بم یەکەم جار کە دەستم پێ کرد 5 دقە کردم ئێستا ماشەڵڵا بە 35 سانیە 35 بەرە خواریکەم هەتا 26. چوویتە سەر ستێج پێم بڵێ یاریەکە بە چەند چرکە تەواوت کرد؟ یەکەم یاریم بە 35 چرکە دوام یاریم بە 26 سێم یاریم بە 40 ئەوە بە 37 وایە بەس دەستم پیانە هەر نەیکرد دووبارە دەستم پیانە ئیجا کرد. زۆری حەزم لە یاریە لەبێت کە بیر و هزری ناو مێشکی منداڵ پێش دەقا وا لە مناڵ دەکا کە بتوانێت چەند جۆ پرسیار بە شێوەی جیاواز حەلکە و لەگەڵۆشە من هەر بە مناڵی حەزم لێ بووە کە چۆن فێر بم ئەمە حەلکەم و چۆن ئیشەکات و چۆن یاسەکانی ئیشەکە. بۆچی حەزت لە یاری ڕۆبیکس کیوبە؟ ڕەنگەکانی جوانە و مێشکە ئەجوڵێنێ. تەمەنی مناڵی و حەزت لەم یاریە بووە بوو؟ بەڵێ ڕەنگەکانی زۆر جوان بوو زۆر پێشم سەیر بوو. باشە تا چەنە بە مناڵانی تر ئەڵی کە بۆ ئەوەی فێری ئەم یاریە تایبەتە ببن؟ زۆر تکیان لێکم خۆیان فێری ئەم یاریەکەن زەرەرەکەن نێکەن. بە چەند چرکە یاریەکە تەواوەکەی؟ 20 بۆ 40 بەس لەوێ زۆر خراپ بوو. لە
کاتی پێشبڕکێکەیە زۆرت پێچوو؟ بەڵێ دانێکیان 2 دقە دانێکیان دقە و شتێ ئەوە کەش 50 سانێ زۆ خراپ بوو. دوتکە بڕۆین سەرکەوتن نزیکترێتەوە و لە شکستەکانمان دوورم پێ دەکەم هەمووتان بە سەرکەوتویی بە پێشکەوتویی بتوانن ئەم پێبڕکێتەوە بکەن. تا چەندە دڵخۆشی لەگەڵ منداڵە کوردەکانە ئەم یاریە ئەنجامەی لەم کێبڕکەیە بەشداری بە ماوەی چەندێکی ژیاریە کە تەواوکەی تۆ حەزت لەم یاریەیە؟ أنا كلش زين بهذا اللعبة مال روبيك. من زۆر باشم لە چاکردنەوەی دیاری ڕۆبیکس کیوب. ئەتوانم ڕۆبیکی 2 بە 2 بەدە چرکە چاک بکەمەوە. زۆر خۆشحاڵم کە لەم پێشبڕکێیە بەشداریم کردووە. و ئەم پێشبڕکێیە لەسەر ئاستی هەموو عێراقا. جاری پێشوو تەنها لەسەر ئاستی کوردستان بوو. ئەم ڕۆبیکس کیوبە چەندین ڕێگەی تێپەڕکردنی جیاوازی هەیە، وەک ئەوەی ئێستا پیشانتان ئەم. بەڵام تەنها یەک ڕێگەی ڕێخستنی هەیە. پێویستە بتوانیت ئەو ڕێگەی بدۆزیتەوە چاکی بکەیتەوە. ئەتەوێت هەموو لایەکانی بکەی بە تەنها یەک ڕنگ، ئەو کاتە ڕۆبیکەکە چاکراوەتەوە. چۆن بوو بیرتان کردەوە بێن بۆ سلێمانی لەم کێبڕکەیە بەشداری بکەن و منداڵانی کورد و عێراق بەیەکەوە بەشداری ئەم یاریە بکەن؟ حقيقة كان لنا الشرف بالحضور لهذا. بەڕاستی ئەمڕۆ شەرەفمەندین با بەشداریکردنمان لەم پێشبڕکێیە. ئێمە ئاکادیمیای بەنات مستەقبلین بۆ پەروەردە و فێرکردن لە پارێزگای بەغداد. خۆشحاڵین کە نوێنەرایەتی پارێزگای بەغداد ئەکەین لە پارێزگای کوردستان عێراق سلێمانی. بێگومان هیچ جیاوازیەک نییە لە نێوان شارەکاندا، هەمومان خوشک و براین و ئەمە پێشبڕکێیەکی زانستیە سەبارەت بە ڕۆبیکس کیوب کە گرنگیکی زۆری هەیە بۆ مێشکی منداڵ و فراوانکردنی مێشکیان زیاد دەکات و توانای متمانە بە خۆبوونیان بەرز ئەکاتەوە. ئینشاءالله ئەم پێشبڕکێیە لەسەر ئاستی وڵاتانیش جارێکی تر لە عێراق ئەنجام بدرێتەوە.